بێگومان ئەم شەو هەڵمەتی یەکەم لە ناو هەردوو بازاری ناحیە ڕزگاری دەست پێکا کە مرکزی ناحیە ڕزگاری بازار یەکەمێتی وەروە شاکەلیش بە بازاری دووەمێتی جگە لەوەش ئێمە لە درێژەی هەڵمەتەکە مەیدانی ئاژەڵمان هەیە کە ئەو مەیدانە گەورەترین مەیدانە لە ئاستی ئیداری گەرمیان کەوا کڕین و فرۆشتن و سەربڕینی تێدا ئەکرێت و هەروەها یەکەم هەڵمەتمان کە دەستمان پێکرد ئەمڕۆ سەر لە نیوەڕۆ بوو ئەوەش فەرمانگەکان و شوێنە گشتیەکان پاکش کراونەوە هەروەها دەرمانی ڕشتنیان بۆ کرا بۆیە لێرەوە من بە فرسەتی ئەزانم داواکار بم لە سەرجەم دانیشتوانی ناحیە ڕزگاری و هەروەها دەوروبەری کەوا ئەم چەند ڕۆژەی کە ماوە کە ماوەی 14 ڕۆژە بتوانن لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بتوانن ماڵەکانی خۆیان پاک بکەنەوە ئەوەی کە لای ئێمە وەکو شارەوانی داواکارم لە سەرجەم دانیشتوانی ناحیە ڕزگاری ئەم ماوەیە هاوکاری تیمەکانمان بن بە باشتر تا ئێستا هاوکارمان بوون ئەلحەق بەڵام داواکارین بەهۆی ئەوەی کە ڤایرۆسەکە لە ناوە و ئەگەری بڵاوبوونەوەی هەیە زۆر هاوکاری کارمەندەکانی ئێمە بن ئێمە بەرداوام بین لە کارکردنەکانمان تیمەکانی ئێمە ڕۆژانە هەر بەرداوام بن لە پاکردنەوەی هەموو گەڕەکەکان هەموو بازاڕەکان بەڵام هاوکارمان من لەم ماوەیە سلامك يا خالد شرفا يلا قاعد كده